چێمان نەتوانێت یەک لە سەردەی ماڵەکەی دەرخانکە بۆ خۆ چێ توانێت لە ساڵ 5 ماڵەکەی دەرخانکە بۆ خۆ ئەمە خۆ ماڵی موسڵمانی خۆی گوەرە پەتمان ناخە وڵای من شەرمەکەم نمونە بە ئەبوو بەکرێنەوە قورئان شەرمەکەم حەز ناکەم باسی کەم یعنی حاڵی بێتە پێشەوە پێغەمبەری خوا سەڵ فەرمووی بێ هەر شتێکتان هەیە بۆ ئەم شەڕی عوسرەیە بیهێنن دنیا قات و قڕیە گرانیە باران نەباریوە هێشتا بەرهەم نەگەیشتووە ئەو ساڵە بەرە فەرمووی ئەمڕۆ پێشێ بۆ کرێمەوە ئەچێ دەست هاتە نیوەی ماڵەکەی نیوەی ماڵەکەی تۆ بێنە بەر چاوی خۆت هەر ڕێک ماڵەکە کە بەدوو کردەوە چی هەیە قیاز لەسەر خۆکە کاکە قیاز لەسەر ئەو مەکە ئەو ئەوەی هەبووە تۆش ئەو لەو هەیە وەرە ڕێک ماڵەکە ڕێک بکە بەدوو کردەوە بزانە چی لە بارایە پێغەمبەری خوا فەرمووی ئەبوو عومەر چی هێنا فەرمووی ئەی پێغەمبەری خوا نیوەی ماڵەکە ئەبوو بەکریە فەرمووی ئەبوو بەکر چی هێنا فەرمووی هەمووی یعنی گسکم لێیا گسک یعنی هیچ لە ماڵەوە نییە ئەزانین ئەو کاتێ یعنی هیچ لە ماڵەوە نییە هەموویم هێنا یعنی کەرتەنانێکیش بۆ ماڵ و نابەجێ نەماوە بۆ معلوماتە چوە کاتە ئەمەش ڕەسیدی هەبووە هیچ بۆ ئێوارە هیچ نەبووە لە ماڵ ئەزانین یعنی چی ئەمە ئیمانەوێت لەبەر با ئەم نمونانە زۆر خۆمانی پێیان نەخەڵەتێنی کۆمەڵە هاتم بەلای پێغەمبەری خوا تێ پێغەمبەری خوا ماڵەکەم هەمووی بەخشم پێغەمبەری خوا فەرمووی یەکێکتانێ ماڵەکەی بەخشی و دوایی فەقیرەکەی لەی پێغەمبەری خوا بەشم بە یعنی کە لە ئاستی ئەم پیاوەتی و ئەم چاکە و ئەم خێرانی مەیکە بەڵام چێمان دڵی ئەبوو بەکری هەیە کە لە هەموو ماڵەکەی بێتە دەرەوە کاکە نەدڵی ئەبوو بەکر مێ نەدڵی عومەر مێت چێمان نەتوانێت یەک لە سەردەی ماڵەکەی دەرخانکە بۆ خۆ دەست بەرزکاتە چێ توانێت هیچیانم ناوێت چێ توانێت لە ساڵ 5 ماڵەکەی دەرخانکە بۆ خۆ خۆ من دڵنیام الحەمدوللا تیاتانە لەوە زیاتریشیە ناوێت لە خۆی دەرخا حەج ناکە خۆی دەرخا خۆی گەورە پاداشی خێرتان باتەوە